سڵاوتان لێ ببینێرانی بەڕێز لە بەرنامەیەکی نوێی سەکۆی لەندەن دێنەوە خزمەتان. My name is Hajin Rashid, a Kurdish writer, singer and English teacher, and I live here in the UK since December 2014. بیرێکی دوایە کەوتووی پیاو سالاری و کللتورێکەوە کە بە تایبەتی مەسەن لە وڵاتەیە زیاتر ژنانی کورد لە ماڵ لە قوتابخانەکانی بەریتانیادا زۆربەی مامۆستاکان ژنن. کەسایەتی لاواز دەردەچێت لە قوتابخانە دوا دەکەوێت دەگرینۆ بچەسپێنین بەس داوا لە دایکان و باوکان دەکەم بە تایبەتی ئەوانێک ئێمە دیارە لە کوردستانەوە هاتوین و لە سەر و خاک وەک چالاکوانێک یان با بڵێم وەکو کچێکی کورد پێم خۆشەکە جلێکی کوردی سوورت لەبەر بێیان زەردت لەبەر بێیان. سڵاوتان لێ ببینێرانی بەڕێز لە بەرنامەیەکی نوێی سەکۆی لەندەن دێنەوە خزمەتان لەگەڵ کارکتەرێکی سۆسیال میدیا و چالاکوانێکی بواری مافەکانی مرۆڤ بەڕێز مامۆستا هاوژین زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی سەکۆی لەندەن. خۆشحاڵ بووین کە جەنابتان بەشدارن لە بەرنامەکەماندا. زۆر زۆر سپاس کاکە ئاراز بەخێر بێن خۆتان و کەناڵە خۆشەویستەکەتان بیکەیفۆر بە هیوان بەرنامەیەکی پڕ لە زانیاری و سوودبەخش پێشکەشی بینەرانکەین و لێمان بێزار نەبن. ئێمە شیواداریم بتوانین بەرنامەیەکی بە پێز ببینە سەر. مامۆستا گیان ئەمەوێ سەرەتادا خۆت وەکو مامۆستا هاوژین با بزانین بینەران مامۆستا هاوژین چییە؟ بەڵێ کاکە ئاراز مامۆستا هاوژین کچێکی پشتەری کەسێکی نیشتیمان پەروەر هەڵقوڵاوی کۆمەڵگای کوردەواری 10 ساڵێک دەبێت لە وڵاتی بەریتانیا دەژیم لەگەڵ هاوسەرم و منداڵەکانم و بە خۆشحاڵیەوە بەردەوامم لە کار تەمەند درێژیت بۆ دەخوازیین بۆ خۆت و خانەوە دەبەرزەکەتان وەک چالاکوانێکی بواری مافەکانی مرۆڤ و لە هەمان کاتدا وەکو ژنێکی کورد ئەمەوێ بزانم ئەوچی گیر و گرفتانە چین لە وڵاتی بەریتانیا ڕوبەڕووی ژنانی کورد دەبێتەوە یاخود ڕۆلی ژن لە وڵاتی بەریتانیا بە تایبەتی کورد چۆن ئەبینی؟ دەست خۆش پرسیارێکی زۆر بەجێ کاکە ئاراز. ڕاستەکەی ژنانی کورد لە بەریتانیادا زۆر دەکرێت بڵام لە زۆر بوارەوە غەدر لێکراون. یەک لەوەی کە دێنە کۆمەلگایەک لە کوردستان لە ناو ماڵ و خێزانی گەورە و خۆش و ڕێک و پێکدا دێنە دەرەوە بۆ هیوای کە بێن لێرە بەهشتێک ببینن بەڵام کە دێن لەگەڵ هاوسەرەکانیان مەسەلەن لە ماڵێکی بچووکدا دەژین هاوسەرەکەی لە بەیانی هەتا ئێوارە ئیش دەکا خۆی زمان نازانێت تەنیایە ئینجا دەبێ بە دایک مەسەلەن منداڵ لێرەکانە زۆر لە بواری مەسەلەن خۆ دەزانی شارەزای ئەم وڵاتەی سۆشیال سێرڤیس و قوتابخانە و کۆمەڵێک لێرەکانە ئەمە ژنانی چالاکمان هەن زۆریشن بەڵام بەداخەوە زۆر ڕێگری هەیە لەلایەن بیرێکی دوایە کەوتووی پیاو سالاری و کللتورێکەوە کە پێی وایە ژن دەبێت لە ماڵەوە بێ ئەبێت تەنیا دایک بێت تەنیا ڕۆڵی لە ناو چێشخانە و ماڵەکانی دابێ. مامۆستا پێم خۆشە ئێمە لە بەرنامەی تەلەڤیزیۆنیدا خەڵک گوێمان لێ دەگرێ با عادل بین. تەنها ئەم کێشانە ڕوبەڕووی ژنان دەبێتەوە لە هەمان کاتیشدا پیاوانیش لێرە ڕوبەڕووی ئێستەمە دەبێتەوە. پیاوانیش لێرەکانە بڵێ یان دەڵێ ئێرە وڵاتێکە سیستمی سەرمایەداری تێدا باڵە دەستاوە سیستمی سەرمایەداری مرۆڤ وەکو کاڵا دەبینێ بەکارهێنانی مرۆڤەکانە لە بزنس و کارە گەورەکاندا بە خۆ دەزانی پیاو دەتوانم بڵم دوو جار قوربانیە جارێکەوەی کە دەبێ ئیش بکات بۆی خێزانەکەی بەخێوکە ماڵ و منداڵەکەی بژێنێ جارێکی ژەوەی کە دەبێ حکوومەتیش لێ ڕازی بێ دەبێ یعنی ماڵ و منداڵەکەشی ڕازی بێ دەبێ کۆمەلگاکەشی ڕازی بێ ینی چەند جارێک پیا و لێرەکانە بەڕاستی دەکرێت بڵێن زوڵم لێکراوە هەر بە هەمان شێوەی کە ژن هوای لێ دەکرێت. لە بواری پەروەەردە ڕۆلی ژن چۆن ئەبینی؟ بەڵێ خۆت دەزانی کە لێرە لە قوتابخانەکانی بەریتانیادا زۆربەی مامۆستاکان ژنن
كم يعني ناڵم هەرنیە بەڵام کەم مامۆستا هەیە کە مەسەڵەن پیاو بن لە ناو سێکتەرەکانی پەروەردەدا و ژنانی کوردیش کەمیان نەکردووە بەڕاستی هەن لە قوتابخانە مەسەڵەن حکومیەکاندا دەوام دەکەن و ژنانێکی زۆریش لە قوتابخانە کوردیەکاندا ئەوانەی کە خۆت دەزانی ڕۆژانی شەمە و یەکشەمە وەکو قوتابخانەی جێگرەوە ناو دەبرێن زمانی دایک فێری منداڵەکان دەکەن ئەوەش کە زیاترینی ئەو مامۆستایانە ژنانن بەڵام دیاریشە کە بەڕاستی وەکو ژنانی وڵاتانی تری ئەوروپای ڕۆژاوە خانمانی ئەمە لە کاردانین بەڕاستی زیاتر کاری ماڵەوە دەکەن. مەترسێک هەیە لێرە لە ناو خێزانی کووردا بە تایبەتی ئەو توندتیژەی لەلایەن دایک و باوکانەوە ئەکری لە ماڵەکان زۆر جار مناڵان ئەبنە قوربانی سۆسیال سەرویس کە ناوت هێنا تو ئامۆژگاری چییە بۆ ئەم دایکانە بۆ ئەم خێزانانە یان بۆ ئەو باوکانە؟ بەڕاستی منداڵ لێرەکانە یعنی قوربانیە لە ناو ئەو خێزانانەی کە دایک و باوکەکە لە یەکتر تێناگەن مەسەلەن ئەویان داواکاری خۆی هەیە ئەوی تر داواکاری خۆی هەیە و ئەو داواکاریانان دانانیشن بە شێوەیەکی جوان قسەی لەسەر بکەن یان ئەگەر داژنیشن مەسەلەن ناتوانن یەکتری تێبگەێنن ئەو شەڕانەی کە ئەو بەریەکەوتنانی کە لە ئەنجامی ئەو داواکاریانە یان هەر کێشەیەکەوە ڕوودەدا منداڵەکە ڕاستەوخۆ کەوتەی دەبێت لەگەڵیدا و ئەوەش لەوانەیە زۆر جار مەسەلەن منداڵەکە بڕوا لە قوتابخانە باسیکە کە باسی دەکات تەوان مامۆستاکەی ناچارە بە بەشی سۆشیال سەرویس بڵێ یانەوە تا منداڵەکە مەسەلەن منداڵێکی کەسایەتی لاواز دەردەچێت لە قوتابخانە دوا دەکەوێت دەگرینۆک دەردەچێت ئەوەش وا دەکا کە کۆمەلگا هەستی پێ بکە قوتابخانەکەی هەستی پێ بکە بۆیە من داواکارم بەڕاستی دایکان و باوکان دیارە تۆ ئینسان تا بمێنێ لە ژیاندا بەردەوام ژیان جەنگە بۆمانەوە بمانەوەیان نەمانەوێ پندێک هەیە دەڵێ مانەوە بۆ گونجاوترینە بۆیە ئێمە هەوڵ دەدەین بە بەردەوامی ڕاکانی خۆمان بچەسپێنین بەس داوا لە دایکان و باوکان دەکەم بە تایبەتی ئەوانەی کە تازە دێن و تازە دایک و باوکن هەمیشە ئەویان لەبیر بێ کە نابێ لە بەرچاوی منداڵ هەرگیز شەڕ بکەن. پێم خۆش بوو بچینە بوارێکی تر ئەیش بواری نیشتیمانی و نەتەوەیە جەنابتان زۆر لە سۆسیال میدیا تەرکیز دەدان فۆکست لەسەر مەسلەی زمان و نەتەوە و نیشتیمان پەروەری زۆر لە ناختەئاقڵێ ئێمە دیارە لە کوردستانەوە هاتوین و لەسەر و خاکە لە دایک بووین دروست بووی ئەو خاک و ئاو و هەوا و هەرچیە کە تێیدا هەیە لەوێەوە سەرچاوەمان گرتووە بۆیە کاگاراز تۆ کە دەی بۆ ئێرەکانە تەماشاکە مەسەلەن خەڵکی هەر وڵاتێک شانازی بە هەموو شتێکی وڵاتەکەی خۆیەوە دەکا لێرە فێر دەبی کە نیشتیمان چییە دایک چییە ڕۆڵی مەسەلەن ئاڵا چییە خاک چییە نەتەوە چییە بەڕاستی تۆ حتمما لە من زیاتر لێرەکانە ژیاوی چەند ناخۆشە کە فۆرمێکت بۆ دێتە بەردەست تۆ ناچاری بنووسی عێراقی لە کاتێکدا تۆ خاوەنی وڵاتێکی نەک عێراق زۆر لێرەش گەورەترە بەڵام دابش کراوە بەدەستی دوژمن بێ لەبەر هۆکاری خۆخۆری خۆمان بوو بێ لەبەر هۆکاری هەرچیەک بوو بێ جا لەبەرەوە من وەکو مامۆستایەک وەک چالاکوانێک یان با بڵێم وەکو کچێکی کورد پێم خۆشەکە گەنج و لاوەکانمان ئەویان لەبیر نەچێتەوە هەرگیز و هەمیشە خاک و نیشتیمانی خۆیان خۆش بوێ هەمیشە ڕێزی بگرن هەمیشە بزانن لە کوێوە هاتوون و هەوڵیش بۆ سەربەخۆی کوردستان بدەین ئینشاءڵڵا باسمان لەوە کرد کۆمونیتی کوردی لێرە بەعرقەت حەز دەکەین ساردیەکی تێدا هەیە بۆ جلو بەرەك زۆر جار هەیە من بەش بەعالی خۆمان ئەوڕەکە سپاس دەکەم تۆ جلی کوردیت لەبەرەوە منیش دوێنێکە لە کۆنسێرتی هونەرمەندێکی خۆشەویست بەشدارمان کرد حەزم کرد بە جلی کوردەوە لەو کۆنسێرتە دەرکەوم بۆ ئەوەی وجودمان هەبێ بەعرقەت کوردیش وجودی هەبێ لە بۆنەکان بە جلی و بەرجی کوردی و هیوادارم هەموو خێزانە کوردەکان گرنگی بۆ جلو بەرگە بدەن و بەش بە حاڵی خۆم ئەگەر پێم بکرێ ینی لە ناو ماڵیشەوە بەردەوام جلی کوردی لەبەر دەکەم ئەوەندە حەزم لێتی تۆ سیرکە کاگاراز جلی کوردی پڕپڕە لە ژیان ڕەنگا و ڕەنگ سیر کە ئێستا بەهارە
تۆ بێ لەو سەوزاییە لەناو ئەو دەشتە جیایە مەسەلەن چەند جوانە جلێکی کوردی سوورت لەبەر بێیان زەردت لەبەر بێیان مەسەلا هەر ڕەنگێکی تر هەر لە خۆیەوە حەزت بۆ ژیان زۆر دەبێت. تۆ وەک مامۆستایەک من ئاگدارم لەگەڵ بەشێک لە مامۆستایانی تر پرۆژێکتان بەدەستەوە بوو باسدان کرد ئەو پرۆژەیە گەیشتە چی؟ ئەو پرۆژەی ئێمە تایبەتە بە زمانی کوردی بە خێزان کللتوری کوردی هوەر مۆسیقا تەواوی ئەو شتانە لە خۆ دەگرێت پرۆژەیەکە وەکو ناوەکەی شتێکی مەزنە پرۆژەیەکە کە پێی دەگوترێ بەڕێوەبەرەتی پەروەردە و گەشەی کوردستانیان لە بەریتانیا ئەو بەڕێوەبەرێتیە تا ئێستا کارەکانی تقریبان ئەوە 4-5 مانگێکە ئیشی تێدا دەکەین هەڵبەت پرۆژەکە لە زووەوە وەکو بیرۆکە هەیە بەڵام ئێمە دەستمەتی هەرێم دامتان دەکا یاخود ئێوە هەوڵی بۆ ئەدەن یان وڵاتی بەریتانیا ئێوە هیچ کۆنتاکتێک ئێمە هەتا ئێستا بەڵێ حکوومەتی هەرێم هاوکاری خۆی دەربڕیوە و حکوومەتی بەریتانیاش داوایان لێ کردوین کە مەسەلەن ئەوان دەتوانن پاڵپشتمان دەبن بەڵام بۆ مەرجە ئێمە کادیرمان هەبێ بۆ ئەوەی کە ئەو بوارە بەرینە پێشەوە و ئەمە ئێستا لە قۆناغی نووسینەوەی منهەجێکی تایبەت داین بە فێرکردنی زمانی کوردی لە قوتابخانەکان و دەشمانەوێ زمانی کوردی بخەینە ناو سیستەمی پەروەردەی بەریتانیاوە نەکار ئەوەی کە مەسەلەن زمانەکە بڵینەوە بەڵکو بچێت لەگەڵ هاوتەریب لەگەڵ زمانی فەڕەنسی و هەر زمانێکی تری زیندوی جیهانی زمانی کوردیش بخوێنرێت. دەستان خۆشبی مامۆستا هەر سەبارەت بە زمان بەڵێ پێت وایە چۆن مناڵ لە ماڵەوە دانوستاندی لەگەڵ بکرێ بەداخەوە لە زۆربەی ماڵەکانماندا مناڵەکانمان بە ئینگلیزی قسە ئەکەن تەلەڤیزیۆن هەر ئینگلیزیە مەکتەب هەر ئینگلیزیە بەداخەوە بەشێک لە خێزانەکان هەر بە ئینگلیزیش لە منداڵەکانیان بێتەوە ئەم کاریگەری چۆن ئەبێتەوە چی بکرێ باشە؟ ئەوە زۆر هەڵەیە کاکە ئاراس دەزانی چونکە سیرکە من کە منداڵەکانم بوون بە 1 ساڵ و 2 ساڵ ئەوەی کە پێی دەڵن میدوایف یان ئەوەی کە مەسەلەن لە قوتابخانەکان تیچە ئەسیستەنت و ئەمانە خۆیان پێیان وتیان تۆ زمانی خۆتی فێرکە زمانە ئینگلیزیەکە بۆ ئێمە لێگەڕێ یعنی لەبەرەوەی لە وڵاتەدا دەژین منداڵەکان ئاسان فێری زمانە ئینگلیزیەکە دەبن وەکو خۆت وتت سۆشەڵ میدیایە مەسەلەن تەلەڤیزیۆنە مەکتەبەدا هەموو شتێک زمانی ئینگلیزیە خەر بۆیە ئاخر کاکە ئاراس ئێستا ئێمە زۆر جار کە لە سۆشەڵ میدیا باسی زمانی دایک دەکەین دەڵێن ئەدی ڕۆڵی باوک یعنی وەکەوەی زمانی باوک نەبێت تەڵعاً زمانی باوکیشە بەڵام بە حکمی ئەوەی کە تو بۆ خۆت دەزانی لێرەکانە باوک زیاتر لە دەرەوەیە خەریکی ئیشکردنە بژێوی ژیان پەیداکردنە دایک زیاتر لە ماڵەوەیە بۆیە واجبە لەسەر هەردووچیان دایکیش و باوکیش کە لە ماڵەوە بەس بە کوردی بدوێن دەزانی بۆ ئەوەی کە ئەو منداڵانە بزانن کە زمانی کوردی چییە و فێر ببن بتوان قسەی پێ بکەن دەزانی پندێک هەیە دەڵێت چەند زمان بزانی ئەوەندە ئینسانەی ئەوەندە مرۆڤەی کەواتە بۆچی منداڵەکانمان مەسەلەن چانسی ئیش پەیداکردن ژیان کرانەوە بە ڕووی دنیادا باشتر و باشتر نەکەین بەهۆیەوەی کە 2 زمان بزانن طبعاً فێری زمانی تریش دەبن لە ئەسنای خوێندندا لەو کاتانەی کە دەخوێنن لەبەرەوە کارێکی زۆر پێویستە کە دایکان و باوکان لە ماڵەوە تەنیا بە زمانی کوردی بدوێن لەگەڵ منداڵەکانیان. دەستخۆش ئێمەشی وادارین بەڕاستی زمان زۆر گرنگە. ئەمێ بچینەوە سەر بابەتی هاوکاری پەنابەری مامۆستا. جەنابتان وەک چالاکوانێک ئاماژەتدا بوو بەوەی کە کاری چالاکوانی کردەوە هاوکاری پەنابەریشت کرد بوو پێشتر بەردەوامی لەو هاوکاریانە؟ بەڵێ من بەخۆبەخش زۆر هاوکار بووم بە حکمی ئەوشی کە وەک سەرەتا تۆ باست کرد لە سۆشیال میدیا ناوبانگێکم هەیە بەردەوام نامەم بۆ دێ پرسیارم لێ دەکرێت مەسەلەن نامەیەکی بۆ هاتووە کەسەکە بەهۆی و کە زمان نازانێت سەرەتایەتی لێرەکانە لە ئۆتێلێک دەژی کە خواردنەکەی بەدڵ نییە جیاوازە لە خواردنی کوردستان بە تایبەتی مەسەلەن من بیرت نەچێک ئاگارە زۆر جارم کەیسم بینیوە ژنی دووگویان منداڵەکەی لێ دەست داوە لەبەرەوەی کە خواردنی نەخواردووە چونکە ئەو خواردنەی کە لە هۆتێلەکاندا هەیە جیاوازە جیاوازێکی تیژە بە ئێمەی کورد تۆزە قورسە ئێمە نایخۆین جیاوازە بە تایبەتی ئەو کەسانەی کە
ئامادە نەبن شتی تازە تاقیکەنەوە ئەنی بۆ من زۆر ناخۆش بوو کە خانمێک لە یەکێک لە گروپەکانی فەیسبوکدا نووسی بووی بەهۆیەوەی کە هیچ خواردنی نەخواردۆ منداڵەکەی لە دەستداوە ئەوە زۆر کاری لێکردم بەڕاستی بۆیە هەر کاتێک هەر کەسێ پێویستی بە هاوکاری بوو بێ و زۆر جار مەسەلەن فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی کە داوایان لێکرد بێتم شتێکیان بۆ وەرگێڕم لە کوردی بۆ ئینگلیزیان لە ئینگلیزی بۆ کوردی بە خۆشحاڵیەوە کردومە بای ئەوەی کە کاتم هەبوو بێت کە بیرن نەچێ منیش دایکم سێ منداڵم هەیە بەڵێ نمونەتان زۆر مامۆستا سەبارەت بۆ وەزایە من پێم باشە ئێمەی کورد هەمومان دەستی ئەم خەڵکانە بگرین بە تایبەتی ئەو کەسانی کە تا دەگەنە ئەم وڵاتەیە زمان نازانن ڕاستە ئیمکانێت و قودرەتیان نییە ئەوەی هەی بۆ لەو ڕێگایە سەرفی کردەوە بەشێک لەم گەنجانەی کە ڕویان لەم وڵاتەیە کردووە حتم بێسەبەب نەبووە هۆکار هەبوو لە کوردستان مەسەلەی ناداتیە نەعەدالەتیە بێکاری گەنجان ئازادی ڕادەربڕینە کۆمەڵێک بابەت هەیە جیاوازی بیرۆڕای سیاسی بۆتە هۆکار هاتە ئێرە کە لێرەشە بەڕاستی پێویستی بە ئێمە هاوکاریان بکەین هەرچەندە خەڵکی باش هەنا لێرە من ئاگدارم خەڵکی زۆر دڵسۆز هەنا دامی ئەو خەڵکانە دەکەن هیوای سەرکەوتویان بۆ دەخوازیم و هیوادارم نمونەیان زۆر بیتن وەکو جەنابتان لە خزمەتین هەر کەسێک پێویستی پێ بێت مامۆستا خاڵێک هەیە بەڕاستی زۆر من ئەی بیسمۆ لە پەنابەران خەڵک بۆ زانی کە هاتە ئێرە ئەوە ئەو کەسە بوو بە بلوێنێر خەڵکێکی زۆر مەسەلەن داوای هاوکاری لێ دەکات لە کاتێکدا من پێم خۆشە خۆت وەکو هەم چالاکوانێک ڕووکردنەوە بدەی بە خەڵک ئایا هی ئەوەیە مەسەلەن ئەو خەڵکە ئەم داهاتەی هەیە تۆ تەکلیفی لێ بکەی نا بە دڵنیاییەوە بە تایبەتی بۆ کەسانێک کە کرێکارێکی سادە بن دەزانی تۆ مەسەلەن ئێستا بە تایبەتی کە باری ئابووری بەریتانیا و ڕۆژ ئاوا بەگشتی لە داڕماندایە بەهۆی جەنگی ئۆکراین و ئەو جەنگانی تریکە ڕوودەدەن لە ناوچەکەدا بەڕاستی پیا و پێڕاناگات جا بۆکو باسیشمان کردژنەکانیش ئیش ناکەن هەر لە ماڵەوەن کەواتە تۆ چۆن دەتوانی مەسەلەن 3-4 خێزان بژێنی من با یەک نمونەت بۆ باسکەم کاگاراز لەو ماوەی پێشوو ژنێک تەلەفۆنی بۆ کردم وتی من ناتوانم کراسێک بکڕم بە 30 پاوەن بەڵام مێردەکەم دەچێت هەرچی هەیەی و لە ئیشەکەی بەدەستی دێنێ بۆ دایک خوشکەکانی بەشتی دەدایان بۆیان دەنێرێتەوە ئەوە وای کردووە کە ئەو خێزانە لە بەرێک هەڵوەشێ ئەو لە بەرێک هەڵوەشانی خێزانە لێرەکانە کاریگەری یەکجار گەورە لەسەر منداڵ دادنێ لەسەر ژن دادنێ لەسەر خودی پیاو بە دەرەجە یەک دادنێ چکە تۆ سیرکە ئەو پیاوە خێزان و ماڵ منداڵێکی هەیە ماڵێکی گەرم و گوڕ دەڕواتەوە ئێواران لە ئیش بماندوێتی بەڵام لە پڕێکدا ئەوە هەمووی سەرە بن دەبێتەوە وڵای بە تایبەتی لەو کۆتاییدا ئەو شەڕی ئۆکرانیا کۆرۆنا هاتە سەر دەرچوونی وڵاتی بەریتانیا لە گرانیی زۆر ڕووی لە بەریتانیا کردووە شتەکان زۆر ینی خەرجی زۆرە و داهات یەکجار کەمە بزەبت ڕێک وایە هیوادارم خەڵک باش تێبگاتن ئێرە بەهشتە ئێرە نا بەتاکیدی بەهشتە نیە سیرکە ئێمە بە تایبەتی ژنی کورد لە یەک خانووی 5 بێدڕۆمی جێمان نابێتەوە ئەوەندە حەزمان لە تەرتیبات و ئەمە یەکەم جار کە هاتم بانمونێش باسکەم هەر باوکی منداڵەکانتی ئێوە هاتنەوەی ژنان هەمووتان بەسەرێکدا تێکدا یعنی ئێمە پیاوەکان بمانویست بە دانیشین هەرکەس بەتانیەک و پشتێکی لەگەڵ خۆی دەبرد و شەوەکەیەمان دەماینەوە بەس ژنوانیە بەڵام سیر دەکەی لێرەکانە لە ناو خان و ماڵە بچووکانەدا لەو فەزا چۆن دەڵێ کە ئیبەدا کە ئینسان زۆر تەنیایە بەڕاستی پێویست دەکا کە ئەوانەی لە کوردستان دەژین تکایە هاوکاری ئەو کەسانە بکەن کە لێرن و تێبگەن ئێرە ئەو بەهشتە نییە کە بیری لێ دەکەنەوە مامۆستا ئێمە لێرەدا هاتنە کۆتایی بەرنامەکەمان هیچ پرسیارمان نەماوە بەڕاستی لەبەر ئەوی ماوەی بەرنامەکەمان کورتە بەڵام چی لە دڵتان پێم خۆشە لە شاش زوانەکەی بیکەی فۆر بخەیتە ڕوو لە بەرنامەی سەکۆی لەندەن بهینێ سەزمان بەڵێ سپاسان دەکەم ئەوەی کە من دەمێ بیڵام ئەوەیە کە ئێمەی کورد لە هەر شوێنێک بین هەر کوردین جا سوور بین زرد بین سەوز بین هەر ڕەنگێکمان حەز لێ بێ و سەر بە هەر بیر و ڕایەکی سیاسی و ئاینی و نەتەوەی بین تکایە وەرن بە پێکەوە هاوڕێ و هاوکار بین دەست لە ناودەست بۆ سەرخستنی دۆزی ڕەوای گەلەکەمان زۆر سپاس مامۆستا ئێمە هیوادارین هەمومان یەک بین یەک ڕەنگ بین یەک دەنگ بین
هیوای سەرکەوتن بۆ دەخوازین زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوون لە بەرنامەی سەکۆی لەندەن بنێرانی بەڕێز لێرەدا هاتنە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان تا بەرنامەیەشتر خواتان لەگەڵ کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی BK4